ئێمە شیز ناکە بەس لە بۆ ئێمە لە بۆ میلەتەکەی دەکەین بەس نازانن ینی هەرچەند هەوڵ دەدەین ینی بگەڕینەوە سەر سکەیەک گومانێ خزمەت بکەین زۆر زەحمەتە بەڕاستی ینی بە شێوەیەک لە شێوەکان تا خدر بەو ئاخرەی فرامۆشکرا کە پێویستی بە ئێمە بە خۆمان نەخۆش بووین بەڕاستی ئەمە ئەگەر زیاتر ینی لە ئەو پەتایە زۆرتری هونەرمەندەکانی گرتبووە نەمان دەهێشتەوە بەو شێوەی ینی لە شێوەکان لە تەواری ڕۆژ ئاوا بکەیتن و چارەسەرێکی وەکو پێویستی لە بۆ نەکرێتن بەڕاستی زۆر ئێمە شەرمەزاری خانەوادەکەشینێ بەڵام بەڕاستی ئەم خۆم شخصیەن ئەو کەتیامش بۆ پەتایم گرت و لە مارێکەت بوو ئەنی ئاگام لە خۆنەوە لە بۆیە کاخدر بەڕاستی یادگاری گەلەگەلک زۆرە ینی چونکە هەموو سەفرە و سیاحەکانی زیاتر لەگە ئێمە بۆ لە هەموو لە دەوڵەتەکانی لە ئەوروپای شەرقی لە بەغدایە لێرە لە ئێران لە سووریای لە تورکیای یعنی ئینسانێک بوو هەرچەندی برێ یعنی هیچ مواسەفاتی لە خۆشەویستی و مەحەبەت تەواو نابیتن لەبەرواگە دینارێکی هەبوو عەزی لێ بوو دینارەکەی برادەرەکەی خۆی خەرج بخاتن ئەو جنیوەکەی کەشی بەخۆی بخوات دووبارە ینی داوای لە خانەوادەکەشی دەکەین ینی بمان بەخشن ئەگەر نەمانتوانیت بکەن بەڵام ئێمە وەکو کۆمەڵ هێژە کوردی هەر ئەوەندەمان لە دەزێت لێخیش ناکەین ئەمە وەکو مامۆستا هونەرمەندی گەورە مامۆستا تەلعەسامان کە لە یادمان نەکردێ دائیمەن ئینشاءالله کاخدریش هەروە لە یاد ناکەین و ڕۆژێک لە ڕۆژان دێ دەبی پاداشتی ئەو هونەرمەندە گەورەیە سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان خۆشحاڵین بەوەی کە ئەو کۆمەڵە هونەرمەندە و هەواڵانی برای خوالی خۆش بووم هاتوونە سەر گولکۆی هونەرمەندی کۆچکردو و خدر خۆشناو من وەکو برایەکی هونەرمەندی خوالی خۆش بوو تەمەنای ئەوەی دەکەم کە هەواڵەکان و برادەرەکانی خوای گەورە عومریان درێژ بکە ئینشاءالله ئەو برادر و دۆستانەی کە کاتی خۆی ئەوەندە ساڵە لەگەریوی لە هونەر ئیشیان کردو و کاریان کردیا گەردەنی ئازا بکەن و ئەو ڕێسکی ئەو گرتیتی و ئەو هەواڵانەشی کا بە خۆیان ئەو ڕێسکیان گرتە ئینشاءالله بەردەوام دەمین لە بۆ خزمەتکردنی هونەری کوردی و ئەوەی کە ئینسان ئەوڕۆ داغ لە دڵە کەوا برای من زۆر بە زووی ینی لە بەردەستمان ڕۆیشت ئەوەش قودرەتی خودای گەورەیە هەمومان دەبی بمرین ڕۆژە کە خودای گەورە ئێمە دروست کردیە و ڕۆژەشی بۆ داناوی کە ئێمە دەمرین بۆیە ئێمە وەکو بنەماڵەی هونەرمەندی کۆچکردو ڕێز و سڵاومان هەیە بۆ ئەو برادەرانە بۆ ئەو هەواڵانەی کە ئێستا لەسەر گولکۆی هونەرمەند خدر خۆشناو ئامادەنە ئەزێتیان کێشایە زۆر سوپاسیان دەکەین ئینشاءالله ئەوان وەکو ئەوان خوای گەورە دەیان پارێزی لەو پەتایە و لە هەموو ئەو دەردەی کە ئەوانەی کە چوونە ڕێگەی حەق ئەوتر بپارێزی و بەو ئەوەش کە ئەمن کە وەکو برایەکی هونەرمەند قسەی دەکەم بەڕاستی زۆر بە شێوەیەکی سادەیی ئەو برای من هەم بە خاک سپێدرا و هەم کۆچی دوایی کرد و پاش چاردە ڕۆژمانەوە لە نەخۆشخانەی ڕۆژئاوای تەواوی ڕۆژئاوا و زۆر بە سادەیی نەکەسێک سەردانی کردین نەکەسێک پرسیاری لێکردین تەنها بە تەلەفۆناتەکانیش وا بوو ئەمە لە خزمەتی هیچیش شتێک وانە بوو کە بکرێ لە خەدەر ئەوەی کە ئەو هونەرمەندە کە خزمەتی ئەو هونەری کردی و خزمەتی میلەتەکەی پێ کردیە ئەمە داوای ما ئەوەیە کەوا بتوانین ئەو عائیلەوەی کە ماوەتەوە هاوکارێکی ئەو عائیلێ بکرێت لە ڕووی ئەوەی کە ینی تەقاعودە کە دەردەسیە تەقاعودە کە 200,000 دەردەسیە 200,000 نانە هیچ عائیلەیەک پێ ناژێ ئەوجا حکومەت بابی میلەتە بەڵام چۆن ئاگای لەوەی دەبی هیوادارم نەک هەر برای من ئەوانی تریش ئەو هونەرمەندانەی کە کۆچیان کردو ئەو هونەرمەندەی کە لە دوا ڕۆژ ئینشاڵڵا کەس کۆز ناکە بەڵام ئەوە تەمەنە دەڕوا ئەوان ئاچاوێکیان لەوان بی ئەوەی ڕۆیشتی ئەوەی مایە گرنگی پێ بدرێت ئەوەی مایە چکە هونەر ئەدەب
واقعی ژیان پیشانەدا واقعی ژیانیش ئەو واقعی ئەو میلەتەیە کە پیشانەدا بۆیە هەموو میلەتێکیش ئەگە دەتەوێت بیناسی دەبی لە ئەدەبەکەی پرسیار بکەی ولا هونەرەکەی پرسیار بکەی دەگەیە مێژوو کەلتورەکەی ئەو میلەتە وەڵاهی ئەمن ئەو چاردە ڕۆژەکانی ئاخری لە لای بوو هیچ وەسێتێکی لە لای من نەکردیە هیچ وەستێکی لای من نەکردی بڵێم وەڵا وەسێتی کردبی بەڵام بتر ناشزانم ئێمە یادگارێکی زۆر دوور و درێژمان لەگە کا خدریە بەس لەبەرەوەی ئێمە چل ساڵان خۆشی و ناخۆشیەکان هەر پێکەوە بووینە بەڕاستی لە ساری هەشتایەکانیش هەمووان فیراری عەسکەری بوون دەچوینە بەغدایە ئەمە یادگارێکی زۆر خۆشە کا خدریش فیرار بوو منیش فیرار بووم لە سەیتەرەی داوان هەویان لێ کردین وەڵا هیچمان نەبوو و لە بەغداش لە مەطعەم تیور عائیلی لێوێ دەبایە هەموو پێشەم جەمعان دەچوین بە فیراری لێندرێ گۆرانیمان دەگوت ئەو وەختانە کا خدریش بەڕاستی دەورێکی زۆر گرنگیا بوو لە سەیتەرەی گوتیانان گوت چنە گوتمان وەڵاهی گۆرانی دەرێن حەفلەمانەیە لە بەغدایە گوتیان گوت چ فەرقەکەمان گوتمان وەڵاهی ناوی چ لێ بنین ناو هیچ ناوەکمان نەبوو هەروەها بوو وەڵا کا خدریش سەری دەرهینا گوتی فرقەت ئەبوو عەوف گوتی ڕۆ ئەڵڵە ویاکم فرقەتە ئەبوو عەوف یعنی بەڕاستی ئەگەر ئەو جارە زۆر مشەدید بوون لە سەیتەرەکە یعنی وەکو برێ مشتەرکەش توا بوون احتیمال لە هەمیان دەگرتین چوینە بەغدایە لە ئێوارەکەی کە حافلەکەمان کرد لێ فازڵ عەواد بوو یعنی هونەر سعدون جابر بوو یعنی هونەرمەندی گەورەی عەرەب لێ بووم بەڕاستی کە خدر گۆرانیشی حەسەن زیرەکی گوت زۆر زۆران پێخۆش بوو کوێتیەک لەوێن دەرە بوو هەرستا هاتە سە مەسرعی کا خدری ماچ کرد گوتی ئەتو کوردی وەنە گۆرانی بە کوردی گوتی با گوتی ئەتو حەسەن زیرەکی زۆر خۆش دەرێ فعلەن وا بوو کا خدری چەند جارێک ماچ کرد و یعنی یادگاری گەلێک زۆرمان لەگە خدری کا خدری بەڕەحمەت بیتن قەت لە یادی ناکەین چ لە سووریا یعنی ئاهەنگمان کرد لە یعنی شتێک نەبوو یعنی کا خدر یعنی ئینسان وها بە ئاسانی لە یادی بچێ و ئینشاءالله خودای گەورە لێ خۆش دەبی و جێگای بەهەش دەبی ئینشاءالله ساڵی چەند پەیوەندی بە کۆمەڵی هونەروێژەی کوردیەوە کرد وڵا لە هەشتایەکانەوە لە بدایەتی هەشتایەکانەوە بۆ ئەندامی کۆمەڵ ئەتە لە نواتەکانیش بۆ ئەندامی دەستەی کارژێری کۆمەڵی هونەرکوژی و تا بەڕەحمەتی کۆچی دواییش کرد هەندامی دەستەی کارژێری کۆمەڵە بوو زەرگم لە دەکەنێ بە شیران قۆڵ بەستم کەن بە زێنجیران زەرگم لە دکان بە شیران قۆڵ بەستم کەن بە زێنجیران دەچمە دیدانی داژیران غەریبم بێتۆ بێکەسم بێتۆ غەریبم بێتۆ بێکەسم بێتۆ هەروە دەڕوا دەکارەوتێ هەروە دەڕوا دەکارەوتێ هەروە کۆتری بەرمێز گەوتێ سوتان برژەم تۆقێم کەوتێ غەریبم بێتۆ بێکەسم بێتۆ بێکەسم بێتۆ غەریبم بێتۆ لەو ڕۆژەیە کاکە خدرکەوە ماڵاهوی لێکردن تووشی شۆک بیمانی بەڕاستی قەت تەسەووڕ ناکەم و لەوە ڕێگای هەمومان دەبی بۆ ڕێگەیەدا بڕۆن بەس تووشی شۆک بووم یعنی نازانم مامۆستا خدر چۆن لە کەل هیندستان کەتە خوارێ داخی گرانم یعنی لە نەخۆشخانە کەوت یعنی کەسێک نازەکەی هەڵ نەگرت یعنی کە بچی کەەوە سەردانی بکە یاخود بیبەر بۆ نەخۆشخانەیەکەوە وەکو حەقەکی خۆیتی کە وەکو بۆ هونەرمەندەکانی کە نازانم بانێکە و دوو هەوایە نازانم چی ینی بۆ هەندەکان تر وەکو دەریا بۆیان شۆ کراوەتەوە و هەندەشیش کەش ئەوە نیە داخگرانم لەو خدری یعنی نازانم خدر ڕۆیشت یەکەم سەرکەساتی یەکتر بینیتان لەکوێ بوو من کاکە خدر ئەو کاتە ساڵی هەشتا بوو من ئەندامی کۆمەڵ هونەرجەی کوردی بووم ئەو کاتەش تەمەشام کرد لای عەبدوڵڵا پشدەری هەزار ڕەحمەتی بێ و سەرۆکی کۆمەڵ بوو لای دانیشت بوو گوتم مامۆستا عەبدوڵڵا ئەوە چییە ئەو برادەرا گوتی کاکە عوسمان ئەوە کا خدر خۆشناوە ئیتر لەو ڕۆژەوە من تعارفم لەگە کا خدری کرد هەتا ئەو لەحزەیەکەوە ماڵ ئاوای کرد ئەمە سرکەیەک چێ لێک دانە بڕان لێکدا ینی بەشەوەکەی لێک
دێکدا دەبڕای کرد هەموو ڕۆژێ پێکەوە بین لە بارەگای کۆمەڵ و لە سەفەرەکانمان بۆ دەرەوەی وڵات و لە گەشت و گوزارەکانمان و لەو یعنی خدر بەڕاستی قەت لە من نازانم ئێستاش نازانم خدر ئایا نازانم شۆک تووشی شۆکاتی منم. مامۆستا تۆ وەک هونەرمەندێک داوەچیە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ڕۆشنبیریکەوە بۆ هونەرمەندان بیکە بە تایبەتی هونەرمەندی کۆچکرد و مامۆستا خدر خۆش ناوێت. واللهی ئەمن تێکرای هونەرمەندانەکانی کۆچکرد و بەڕاستی یعنی چونکە هەر هونەرمەندێک یعنی وەکو گەڵایەک وایە کارکە وەری تر ناستەوە سەر شوێنەکەی خۆی یعنی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بە تایبەتی خودی وەزارەتی ڕۆشنبیری ئاورێک لەو هونەرمەندانە بداتەوە ئێستا لە جێگا کەوتونە پارەی ئەوەچیان نییە کە دەرمانێک نییە بکڕن نیە یعنی درێژنەیەک دابدرێ سەردانی هونەرمەندەکان مەسەلا نەک لە هەولێر لە هەموو شارەکانی کوردستان یعنی ئەوانەیە کە خزمەتی هونەریان کردی ئەوانەیەکەوە ماندووبوونە تۆ ئەوەکمە کاتێک کەسا هونەرمەندێک ڕێزم بۆ هونەرەکەی کە دێتن یەکە هەمووی ساڵێک نابی هونەرمەندە بۆی دەڕێژن بۆ ئەولاوە دەکەن ئەیە هونەرمەندانێکەوە ژیانی خۆیان لە وەسەتی هونەری فەرز سەرف کردیا ئەی بۆ ئاوران لێ نادەن وا لە نەزەگا کەوتنەوە ئینتزاری ڕۆژێک دەکەنەوە ئەوە ماڵاوای بکەن و ئیتر لە پاشان دەکە بنێ وڵا هونەرمەند فلان واڵەوەکەن ئەوەی بۆ ناوێ تەواو. مامۆستا من هیوای تەمەندرێژی بۆ بەڕێستان و بۆ هەموو هونەرمەندان دەخوازم دواوتە چییە بۆ ئێمە بۆ ئێمەی گەنج وڵی ینی پێم خۆشە هونەرمەندە گەنجەکانی لاوەکان ینی بەڕاستی بە قەدر ئیمکانی خۆیان یان بتوان خزمەتی هونەر کوردی ڕەسەم بکەن نەک ئەو هونەرمەند ئەو هونەرەیەکەوە ئێستاکە بە ناوی هونەری کوردی دەکرێتەوە هیچ ئەوەی بە هونەری کوردیەوە نییە مزەڕەت هونەری ژیرفانە هونەری ژیرفانە هونەری ڕەسەن نییە ئەوزە من داوا دەکەمەوە هونەرمەندانە نیە یعنی پێشەک بنەوە وەکو نێلن جێگای هونەرمەندە کۆچ کوردەکان یعنی بە کوردەواری دەرێک شوێر بیتەوە شوێنیان بکردنەوەکەوە بتوانەکەەوە هەر هونەرمەندێک کە لاسای هونەرمەندێش دەکاتەوە ینی شخص ئێستا کە بنن هونەرمەندی کۆچکرد و خاڵی خۆش حەز زیرەک سەندەها کەسیت کە وەکو دروست بیتن کە لەنەکەی بزر نەبێتن. ڕەیحانی شین دەبی لە دەورەیکانی زادەڵەی شتڵە ڕەیحانی شین دەبی لە دەورەیکانی ئەو کچە کوردان نازدارە ڕنگ زەرێد و لێو بابارا بەرگی ڕەشی خۆشی وا چەند جوانمە زادارە بەرگی ڕەشی خۆشی وا چەند جوانمە زادارە. وەڵا زۆرە بەزە من زۆر کورتی دەکەم هەوڵ دەدەم لە چەند وشەیەک یادی ئەو هونەرمەندە گەورە بکەمەوە هەموو مرۆڤەکان دەبرن کۆتایی هەموو جانەبەرەکان ئەوەیە کە دەبی بزنس من خاک و دەبن ئەو ژێر خاکەی هاتین لە خاچی دروست بوونە بەڵام ئایا ئەوانە کە دەمرن چەندیان بەسەر بەرزانە دەگەڕێن و بەربارەکەی خوا و چەندیشیان بە کۆمەڵک تاوان و ناخۆشی و خەڵک ئەجێدانەوە دەستنەوە ئەو کابرا بە تابەتی لە ڕۆژگارەکانی ئاخیری دەتوان بێ مەسا هەر خۆ پیاوەکی باش بوو بەڵام لەو یەک دو ساڵی ئاخیر و بە تایبەتی لەو شەش مانگەی ئاخیری هەر بەڕاستی هەر گۆڕانی چووا گۆڕا بوو یعنی یەک لەوان خۆم حەسوودی پێ دەبێت دەبی ئەمژوو توان وەچوی باش بوو هەر ئەوەندە دەتوان برێم هیچ کە ناتوان یەکتر ناسینی وەڵا هەر باسی هونەر بوو لە کۆمەڵی هونەر ڕێژی کوردی ئەوان یەکترمان ناسی و ناوڵە ببوورە پێشتر بەڕاستی لە سەیداوێ بووم ماڵی زەلا سعید و یادی بەخێرەویش لەوێ بووم زۆر جادەهاتە کۆڵانەکەی ئیدی لەوێ وردەوردە یەکترمان ناسی و ئەجا دوای لە کۆمەڵ بە گەشتینەوە سەرەتا بە خێراتنێکی گەرمیەوە دەکەم بە ناوی خۆم و دەستەی کارجار و کۆمەڵی هونەری وێژەی کوردی پرسە نامی خۆمان ئاراستەی بنەماڵی دەکەین و هیوادانی خۆی گەورە کاخدی بە باشتی بەرین شادکە بەڕاستی دەستدانی کاخدی شتێکی زۆر ناخۆش بوو بێ ئێمە چکە کە چەندین ساڵە تقریبان زیاتر لە 15-20 ساڵەمە پێکەوەینە لە کۆمەڵە هونەری وێژەی کوردی